دهۆکەوە لە حوتەمین فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی دهۆکەوە کۆوارتان پێشکەش دەکەین. ئەم فستیڤاڵە ماوەی 8 ڕۆژ دەخایێنێت و لە ماوەی ئەو 8 ڕۆژەدا 74 وڵاتی جیاواز بەشداریان کردووە و بەناردنی فیلمەکانیان. لەسەر فەرشی سووری فستیڤاڵەکە کۆوار دەست پێ دەکەین. حوتەمین فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی دهۆک کرایەوە. فستیڤاڵەکە لە 9 مانگەوە دەستی پێکرد و تا 16 مانگ بەردەوام دەبێت. لە فستیڤاڵەکەدا 112 فیلم بەشداریان کردووە لە 74 وڵاتی جیاوازەوە. ژمارەی فیلمە کوردیە بەشدار بۆکان 50 فیلمە. فیلمەکان بەپێی جۆردا بەشکراون وەک کورتە فیلم، فیلمی دۆکیومنتاری، فیلمی درێژ. فستیڤالەکە لە مانگی 4 دەست بە وەرگرتنی فیلم کرا کە لە یەکی مانگی 4 خۆشبەختانە تا یەکی مانگی 7 زیاتر لە 1000 فیلم هاتن بۆ ئەم فستیڤاڵە. لژنەی سێلێکشنیش بوو کواڵیتی و ناوەڕووکێکی باشتر تەنها 112 فیلم هەڵیان بژارد بوو پیشاندان لەم فستیڤاڵە. ئەوانەش لەسەر دوو بەشی سەرەکی، بەشی ئینتەرناشنال و بەشی کوردیش. لەو فیلمانە سێ جووری فیلم هەن: فیلمی کورد و فیلمی درێژ و فیلمی دیکومنتاری. شتێکی جیا لەم فستیڤاڵە لە خۆڵەکانی پێش ئێستانە کرابوو، ئەویش بەشی فوکس پرۆگرام بوو کە ئەم ساڵە 20 فیلمی عەرەبی هی کلاسیک و هی نوێ هی مۆدەرن تیا پیشان ئەدرێت. لەم فستیڤاڵە شتێک بوو کە زۆر دەتوانم بڵێم لای پرۆفیشنالیەت و لای ئینتەرناشناڵەت زۆر بە قووەت بوو. ئەویش کە ئەمڕۆ بینیتان لژنەی فێپریشی کە ڕەخنەگرانی جیهانی سینەمایی لە 5000 فستیڤاڵ تەنها بەشداری 80 فستیڤاڵەکەن. یەکێک لەو فستیڤاڵانە فستیڤاڵی دهۆک بوو کە تیا لژنەی فێپریشکی سێ کەس لە وڵاتانی جیا هاتن و خەڵاتێک پێشکەش بە فیلمێکەکەن. ئەو خەڵاتەش هی خەڵاتی ڕەخنەگرانی جیهانی سینەمایە کە خەڵاتێکی زۆر گرنگە. لە فستیڤاڵەکەدا لێژنەی فێپڕێشنی نێودەوڵەتی ئامادە بوون بە مەبەستی گفتوگۆکردن و هەڵسەنگاندنی فیلمە کوردیەکان و هەڵبژاردننی تەنها یەک فیلم وەکو براوەی خەڵاتی دادوەران. ئەمە بەرەو نێودەوڵەتی بوون دەچێت. ئەوەش زۆر باشە بۆ سینەمای کوردی، چونکە لە ڕێگەی ئیڤێنتی لەم شێوەیە سینەمای کوردی و هەروەها کولتوری کوردی بەگشتی زیاتر دەناسرێت لە جیهاندا. من لێرە وەک یەکێک لە دادوەرانی ڕێکخراوی فێبرێشن. ئەم ڕێکخراوە جیهانیە تایبەتە بە ڕەخنەگرتن لە فیلم. خاوەنی دادوەری تایبەت خۆمانی. هاتوین بۆ هەڵسانگانی فیلمە کوردیەکان و بە شێوەی دەنگدانی دادوەران فیلمێک هەڵدەبژێرین تا خەڵاتی دادوەران وەربگرێت. شانۆگەری دوژمنی گەل لە هەولێر نمایش کرا. شانۆگەریەکە لە دەرهێنانی ئەرسەلان دەروێشە و دەقی شانۆگەریەکە لە ساڵی 1882 بە زمانی نەرویژی نووسراوە لەلایەن هێنریک ئێبسنەوە. بەهمن حاجی ڕۆڵی سەرەکی شانۆگەریەکەی دەبینی. دیارە ئەو شانۆگەری دوژمنی گەل لە نووسینی هێنریک ئیبسنەوە دەرهێنانی مامۆستا ئەرسەلان دەروێشە. من لە ڕۆڵەکەمدا ڕۆڵی کچە مامۆستایەکم دەبینی کە کچی ماڵەکەیە، وەکو ڕۆڵێکی سەرەکی کچێکی شۆڕژگێڕ و ئازایە، ینی هەمیشە حەزی لە حەقیقەتە، حەزی لە ینی ناحەقی نییە. زۆریش پێم خۆش بوو کە لە شانۆگەریەکی وا بەشداریم کرد، چونکە بەڕاستی بۆ من تەجربەیەکی زۆر باش بوو. زۆر شتیان لێ فێر بووم ئەو ئەکتەرە بە ئەزمونانە. یەکەم جارم بوو لەگەرەوە ئەکتەرانە کار بکەم لەگەڵ بەشێکیان کە ئەزمونێکی زۆریان هەبوو. ئەو سەرچاوەی ژەهراوی بووە. ئاخرەی بەشەر بۆ تێناگەیت. ئێمە لەسەر قازانجێکی گردەڵکارە ناچین. تەواوی کۆمەلگانیشمان لەسەر بناغی دەرد و درۆ دامەزراوە.
شاوي عمارك النسبة بس كريتو بوسنو لە شاری سلێمانی پێشەنگەیەکی شێوەکاری بۆ تابلۆکانی شێوەکار کەمال هەژار کرایەوە. پێشەنگەکە لە ژێر ناونیشانی پانۆڕامای خۆڕاگری کورددا بوو. تابلۆکان تایبەت بوون بە مێژووی دێرینی کورد. پێشانگاکەمان پانۆرامایە پانۆراما بە ناوی پانۆرامای خۆراگری کورد باز لە شۆڕشەکانی کورد باز لە قەڵاکانی کورد باز لە مێژووی گەلی کوردی سەندیدا بۆ مێژومان هەڵبژاردووە مێژوش تەوان مێژوو ئاوێنی هەڵگرتن و هەڵسۆڕانی هونەرمەندە لە ڕێگە جیاجیەکانیدا ئێمە ئەم پانۆرامانە کە دروستمان کردووە بەڕاستی هەستمان بە بۆشایەکی هونەری کردووە ئەو بۆشایەکەوە ئەم مێژووە پێویستی بەو پڕکردنەوەی ئەو بۆشایانە هەبوو کە ناوان ناوە پانۆرامای خۆڕاگری کورد. بەڕێگای پێشانگاکەمە و پەیامی من ئەوەیە کە من ئەم ئیشانە بۆ خۆم نەکردووە بۆ فرۆشتن نەکردووە بۆ میلەتە سەندیەکەم کردووە ئەمانە پانۆرامان پانۆراما لەسا خۆم ئەم کارانە بە مڵکی خۆمیان دانانم مڵکی میلەتە ئەم کارە هاتوو ئەم بەسەر هاتوو ئەم نەهامەتی کە بەسەر کووردا هاتووە هەمووی لێرە بڵاوم کردوێتەوە تەشەنەم پێیاوە بەڕاستی بەهی خۆمی دانانم بە مڵکی خۆمی دانانم بۆ کوردم کردو لە کوردستان. لە شاری هەڵەبجە کۆڕێکی شعری بۆ شعرەکانی ئیسماعیل خوڕماڵی سازکرا. کۆڕەکە لە ژێرناونیشانی چوزەی شعر و بەوری جوانیدا بوو. ئەم کۆڕە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجەوە ڕێک خرابوو. ئەمڕۆ لەناو هەڵەبجە حزوری دنیای هەڵەبجە بۆ من و ئەم هەموو محیبەتە بۆ من و حزوری ئەوان بەبێ دەنگی بۆ دنیای شعر جۆرێک بوو لە خۆشەویستی بۆ من وەوای کرد ئیسماعیل جارێکی کە زمانی ئەدەبی خۆی بە خەڵک با بە نیشتیمان بە و من هەمیشە وتومە لە هەمووانم بۆ هەمووانم بۆ قەڵەمێکم ماڵی نەتەوەکەم ماڵی خەڵکم ماڵی سروشتی وڵاتم بۆیە جوانی ئەمڕۆ بۆ من گەڕانەوەیەکی کەی بە ئیسماعیل لە هەروەک ئەو سۆنەی لە قەوزاوی گیری خربێ ئەمڕۆ جارێکی کە ئیسماعیل چۆنە و چەمە گەورەکەی دنیای شعر گەڕایەوە ناو خۆشەویستی و بە هەمان خۆشەویستی ئیسماعیل بۆ خۆشەویستی دەزی پیرێکی گەنج و گەنجێکی پیر وتە چارێ وتم کچێ مردم مرد ئەوە مرگم ئەم فەسڵی جارە جارێ و کەی کۆتا دێ ئامانجمان لە ئێستادا وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پێمان باش بوو لە هەڵەبجە کۆڕێک بۆ شاعیری ناودار ناسراوی کورد کە ئیسماعیل خوڕماڵیە لە ئێستادا ئامانجەکان مەبوو ئەم شاعیرە کەسایەتێکی دیار و ناسراوە و ماوەی لەمە پێشدەنگۆیەوە بڵاو بوویەوە کە کۆچی دوایی کردووە ئێمە بەم کۆڕە ویسمان لە سنووری هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجام کۆڕە ساز بکرێ هەم وەڵامێک بۆ ئەوەی کەسە زیندوو و شعرەکانیشی زیندون و بەردەوامیشە لە خزمەتکردنی واری شعر و شعر ئێوارەیەک بەرماڵی یەک بەرماڵی یەک و یەک دیشکاندن بە یەک نادەن هەرگیز ئێشی ڕمۆزنی و منەت و منەت و منەت و منەت منەت بە یەک نادەن.
یەکێکی تر لە بەرگەکانی بەرنامەکەمان دیمانەیەکمان هەیە لەگەڵ هونەرمەندێکی خۆشەویستە ئەویش مامۆستا عەبدولی حەمەدوانە. مامۆستا بەخێربەی؟ زۆر سپاسم. سپاس بۆ ئێوەش بۆ تەلەڤیزیۆن بۆ کادرانی کەوە لەم مەهرەجانە خەریکیان فیستیڤاڵن و لە شانساغ بە سەرکەوتوو بن. زۆر سپاس مامۆستا. مامۆستا ئەمانەوێت دەربارەی ڕەوشی درامای ئێستای کوردی قسەمان بۆ بکەیت. ڕۆژی درامای کوردی ئێستا گەرباسی کەم زۆر خراپە. بەداخەوەڵێم کە زۆر خراپە. ڕاست ئێستاوانێت تازە بە تازە چەند ئیشێک بکرێ. ماوەیەک درامای کوردی هەر نەما. درامای بێگانە، درامای تورکی، درامای فارسی، درامای هندی، ئێتر هەموو دراماکان بەڕاستی وایان کردووە بینەری کوردیان سەرقاڵ کردووە لەم باشووری کوردستان بۆ درامایانەوە. من لە ماڵی خۆنەوە قساکەم لە حوتۆ دراما دەست پێکە سێ درامای تورکە تا 12 شو. یعنی ئەمە من ناڵێم کاتی خۆی ڕۆژنامە بڵێ من و کاک ئەحمەد و منە دەبات درامای کە نمێنێ. من ناڵێم چێت بەڕاستی تەلەڤیزیۆنەکانی ئێمە ناتوانن بەرنامەکانیان ئەوەم بەش ناکەکەوە تەنها درامای کوردی لێبن ئەبێت درامای تورکیش و درامای فارسیش و بەڵام یەکشت زۆر گرنگە ئەو درامانە بە فیلتەرا بڕوە. فیلتەری کۆمەڵایەتی زۆر گرنگە، فیلتەری کۆمەڵایەتی، فیلتەری حتا سیاسی زۆر مەشاکل هەیە لەوانە دروست دەبێ. ئەمانە بەڕاستی زۆر ڕەچاوی بکەن ئینجا درامانە بخەنە پخشیکەن بۆ خەڵک بۆ ماڵان بۆ خێزان کە خێزان زیاتر سەیرەکە. لەبارەی ئەو چیرۆکانی کە لە دراماکانە هەیە تا چنێک لەگەڵ کولتوری کوردی ئێمەیە ئەگونجێت و ئێمە چۆن بتوانین کۆمیدیای تەنز ئامێز زیاتر بخینە ناو دراماکانی کوردیەوە. خزای کۆمیدیا هەیە، کۆمیدیا هونەرێکی زۆر گەورەیە بەداخەوانەیە ئێمە باز لە تاریج نەکەین. تاریج کۆمیدیای تاریجی نابانا خەڵک پێ بکەنی. خۆڵک خۆ بیان و قسە ئەنوا قسە بۆ خەڵک ئەمە ئەبێ بەڕاستی ڕەچای ئەو بکەن. ئێمە کۆمیدیا هونەرێکی زۆر تایبەتە ئەبێ هەوڵ بن کۆمیدیای زۆر ڕاقی و زۆر جوان بخینە ناو خەڵکەوە زۆر هونەرێکی عەزیمەوە. بەڵام منەک تاریج و پێکەنین و خەڵک پێ بکەنی و خەڵک بە فشکات نا. دوو ئەو کە باسە ئەوم کردوتم ئەو درامانێکە بە فیلتەرا بڕوە. ئێمە ڕاستە ئەم ڕۆژهەڵات ئەم ناوچەیە بە عەرەب و بە تورک و بە کورد و بە فارسەوە تەقریبەن کەلتوریان کەلتوری ئیسلامیە. کەلتوری ئیسلامی پەیوینی بەڕاستی تۆغیانی کردووە بەسەر هەموو کەلتورەکانە. کە نووسری کەلتورەکان سێکن زۆر نزیکن لە یەکتریەوە. هەندێک شتە دەبینی مەسەن دەبین ئای خۆ لای ئێمەیە و لای ئەوان شەیە. ئەمە کەلتورێکە نزیکە بەڵام ئەبێ هەوڵ بین کەلتوری خۆمان ئیبرازکەین. کەلتوری کوردی، کەلتوری ئیسلامی حورمەتمان ئیسلامی نا، کەلتوری ئیسلامی کەلتوری کوردی ئەبێت ئیبرازکەین بۆی خەڵک بزانێت ئێمە کەلتورەکەمان چێ. ئێمە مشکلەیەکمانەیە کچەکەم ئێمە گەنجی تازە مێژوو خۆی نازانێت. بەڵێ مامۆستا ئەوەی کە باست کرد هەمووی شەڕە ئەو شەڕە ئەتوانی لە ناو ماڵەکەی خۆتا بیکەی؟ کورە شەڕێت تووشی شەڕم مەگەر نەگومیشی بێندای ئەیکەم بەس کە ئەیکەم مچکە بۆ لە بواری هونەرەشکە بەڵێ چاو لێە حەزەکە سەری کارەکانی خۆی بکات کارەکە بەڵام حەزە کارێکی ئینکە نا من ئەڵێم دانیشم ئەڵێم ئەو غەڵەتە ئەوە غەڵەتەکەیەتە ئینەوانێ من بەداخەوەڵم کە لە ئیشی درامانە هەیە پیاوە خراپەکان خەڵکی شارە کوردەکانێ ئەفومکە داوای لێبوردن لە هەموو کەسێکم ئەو ژەنەی خراپاکەن پیاوە کوژن شی خراپاکەن ئەو ژەن لە شارە کوردەکانن ئەمە دروستکراوە داوای لێبوردن ئەەکەم ئەمە دروستکراوە بۆ ئەوی خەڵک نەڵێ ئەمانە فڵان نەتەوە نە ئەمانە بۆ دوایین کاری خۆت هیچ پرۆژەیەکت لەبەر دەستایە؟ وەڵی من دوایین ئەخیر کارم پار لە ئێران فیلمێکی ئێرانی بوو من بە شانازێ فەخرەوە چووم لەوێ مشارەکەم کرد وەلو دەوری دوو مەشە دەمێ بەڵام دوو مەشەری چاک من ئیمانم بۆ دەوری گەورە نییە ئیمانم بۆی بتوانیت ئەو ئیشە چەند خزمەت بە ئیشەکەکە چوم فیلمەکان فارسیشە و هەم کوردیش لەگەڵ باشترین ئەکتەر و باشترین دەرهێنارێکی دەری باش ئێران و کە جەمیل ڕۆستەمێ لەگەڵ محموود کەلایی کە مەسەوەرێکی باش لە باردەنگ هەڵگیریگەن یعنی ستایپێکی گەورە ئیشمان کرد لەگەڵ بەڕاستی خۆشحاڵ بووم چوم ئەو کارم کرد هاتمەوە لەگەڵ کۆمەڵی گەنجا کارێکمان کرد سەمای تەرزە وەلو کۆمەڵێ ئەتخۆ مەسا ئەم هینە فەیسبووکە نواشتی تیاتەن و قساکەن ڕقان بەس بۆ ئێمەە بۆ خەڵکیکە و توانی من تەقی لە درامایك لە 3 ڕۆژە ملیۆنێک و 200,000 بینەری هەبێ ئەمە چاکە ئێتر شتێکی جوڵان ئێستا واش کرد وە لە هەولێر
ئێستا دوو دراما خەریکن وا لە سلمێنی خەریکی فیلم و درامن ئەمە خۆی هەنگاوێکی باشی هیوادارم بەرداو من شەردی ئێمە تیابین من ئێستاش بەم گەنجۆکە تەمەنی منەوەی کە پێویستی بە من بێ بۆ شانۆ بێ بۆ درامێ بۆ سینەمە بێ ئەمەدەم بەڵام ئیسیفادە لە تەمەنەکەم ئێستا درامایکیان بۆ هێناوم کەسێم کەسایەتی منی تیانە تم ببوورە ناتوانم من کەسایەتی منی تیابێ ئیکەم بەڵام کەسایەتی میتیابێ بەڵام هەر هەم باکاتنەوە بێ و گەنجانژ بەشکن بەهر ئێمە نەبین ئێمە تەواو دەست خۆش مامۆستا زۆر سپاس ئازێتمان دایک سپاس بۆ ئێوەش سەرکەوتووە بن لە شان ساڵ بە مەبەستی پاراستنی کللتوری نەتەوایەتیمان پێویستمان بە دووبارە نووسینەوەی کللتوری کوردی هەروەها مێژووی جوگرافیای ناوچەکانە محەممەد باقرپیری نووسەرێکی ڕۆژهەڵاتی کوردستانم تا ئێستا ژمارێکی زۆر کتێبی لەبارەی مێژووی کوردستان و ناوچەکانی کوردستان نووسیوە دوایین کتێبی دەربارەی ناوچەی پاڵنگانە محەممەد باقرپیریم دکترایی تەخەسوسی مێژووم هەیە زیاتر وە 25 ساڵە لە بوار مێژوو فەرهەنگ و کەلتور و ئەدەبیاتی کوردیا بە تایبەت کوردستان و ناوچەی کامیێران کار دەکەم چەند بەرهەم لێ بڵاو بووتەوە و چەندین بەرهەمیژم ئامادەی چاپ و بڵاوە ئەم کتێبیژە بەرگی یەکەمی مێژووی ناوچەی کامیێرانە بەناو جۆگرافیایی پاڵنگان چوار جڵدە ئەم کتێبە چوار جڵدە لەبار مێژووی ناوچەی کامیێرانە و باس دەکا هەرە لە شارە زۆر و پێڵەوار و کولیایی تا کرماشان و سنەی لەبەراگرتووە کاتێک ئەم ناوچە مێژوویەکی زۆر غەنی و زۆر کۆنی هەیە بەتایبەت چەند شتی زۆر گرنگ و مێژووی لە ناوچەی کامیێرانە هەیە کەتیبەی ئاشووری تەنگیوەر بنچاقەکان هەورامان لەو ناوچە پەیدا بوون پاڵنگان خۆی مێژوویەکی زۆر کۆن و درێژی هەیە سەدان ساڵ پێتەخت و مەرکەزی حکوومەتی گۆرانەکان بووە حکوومەتی ئەردەڵانەکان بووە لە ناوەند سنوور ئێران و عوسمانی پێشتریش دەوران پێش ئیسلام ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە. بۆ نووسینی ئەم چواربەرگ مێژووی ناوچەی کامیارانە زیاتر لە 25 ساڵ من بەدواچوونم کرد کتێبخانەکان گەڕام و توێژێک زۆرم لەگەڵ پیرەپیاوان و پیرەژنانی ناوچە کرد کارەکە بە شێوەی مەیدانی و کتێبخانەیی بوو زۆربەی هەرە زۆری کتێبخانەکانی ئێران و کوردستان گەڕام زۆر بەڵگە و سەنەدم کۆ کردوێتەوە ئیشەڵاکە لە چوار بەرگەکە تا پەخش و بڵاوێتەوە کە ئێستا ئەمە بەرگی یەکەمیە کە 400 لاپەڕەیە. زۆر جار میوزیک دەبێتە بەشێک لە ژیانی هونەرمەند بۆ نمونە ڕزگار حەمەڕەوف ئامێری شمشاڵی هەڵبژاردووە و ئێستا خولیای ئەو ئامێرەیە دەمێک ساڵە ئەو ئامێرەی وەکو هاوڕەیەک تەرخان کردووە بۆ خۆی.
دەستپێکی کاری هوەری مەگەڕێتەوە بۆ ساڵانی 1984 سەرەتا بە ئامێری شمشاڵ دەستم پێ کرد و دواتر وەکو موزیکی وێنەیی لە شانۆیە کارم کردووە. دواتر تیبێکی موزیکیمان دامەزران لە ئەو کات لە شاری چەمچەماڵ بە ناوی تیپی موزیکی سپی حەسار و دواتریش تیپێکی ترمان دامەزران بە ناوی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لقی چەمچەماڵ. لە زۆربەی زۆری کە فستیڤالەکان و کارهونەرەکانی دەڤەری گەرمیان و سنووری کەرکووک بەشداریم تیا کردووە. خاوەنی دوو بەرهەمی گۆرانی بووم بۆ ئەو کاتە بۆ سەردەما کە بە دەنگی خۆم گۆرانەکانمەوت. دیارە من دەستپێکی کاری موزیکم خۆڕسک بووە، سروشتی موزیکیم هەبووە، لە ئایلێک بووینە لە ناو خزمەکانە بۆ خۆی یەک دوو لە خزمەکانمان موزیک ژەنێکی هاوی بوونە. حەزەکەم لێو دەستی پێکرد بەڕاستی. دواتر بۆ خۆم بە ئاکادمی کرد، وام کرد کە بێم بە تایبەتی لەسەر ئامێری شمشاڵ بێم ئامێری شمشاڵ بە شێوازێکی ئەکادمی کاری تێ بکەم لە ناو موزیکی نوێیە. من بۆ خۆم خاوەنی زیاتر لە 5 بۆ 6 کلیپی موزیکیم بۆ تەنها موزیک. دیارە مەبەست بوو بەلامەوە کە کلیپی موزیکی لەبەرەوەی بەداخەوە کلیپی موزیکی زۆر کەمە، تەنانەت لە کەناڵەکان شەوکو پێویست گرنگی نادرێت بە لایەنی موزیکی. تۆ تەماشاکی گۆرانی بێژێک کۆمەڵێک ئیشی موزیسیانەکە هەمووی شەکانی بۆکە و ئامادەکردن و ئاوازدانان و دابشکردن و لە دواترە تەنها بە ناوێک لە تایتڵەکە ناوی موزیک ژەنەکە دابەزێ. بۆیە پێویست بوو خەڵک چۆن گوێبیستی حەزی بە گۆرانیە بە دەنگە ئاواش حەزی بە تەنها موزیکە گوێ لێ بگرێ. من لەسەر و پرسیارە بیری ئەوم کردەوە کە بەڕاستی کۆنسێرتی موزیکی بەنجام بگێنم. ئەوە بوو لە سەرەتای دەستپێکی کۆنسێرتەکانم لە شاری کەرکووکەوە دەستم پێ کرد. خۆشبەختانە تا ڕادەیەک تۆزێک ناڵم بە ترسەوە، بەڵام بە چۆنەڕێتر شتێک بولام ترسێکی کەم هەبوو بۆی ئەترسام وەکو پێویست خەڵک پێشوازی لێنەکە، بەڵام خۆشبەختانە زۆر باش بوو. لە کەرکووک بۆ 2 بۆ 3 جار تەنها لە کەرکووکە کۆنسێرتم بەنجام گەیان، پێشوازی زۆر باشی لێکرا. پێم خۆشە ئامێری شمشاڵ بگاتە ناو ئۆرکسترا، ینی بۆی ئامێرە تەنها لە چوارچێوەی مەجلیسە یاخۆت دیوەخانێکە یاخۆت لە چارچێوەی گروپێکە نەبێت. ئەو ئامێرە بۆی ناسنامەی میلەتێکە، زمانی میلەتێکە، بۆی ئەو هەناسە کوردیەی کە ئێمە هەمانە بگەینە ناو موزیکە جیانەکان. ئەوەی کە بەڕاستی کە لێرە جێی باسە ئەوەیە کە تا ئیسەژ موزیکی کوردی وێڵە بە دوای ناسنامەیە. لە هەفتەمین فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی دهۆکەوە بەرنامەی کۆوارمان پێشکەشکردن. هەفتەی داهاتوو بە کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێوە دێینەوە لاتان. تا ئەو کاتە هەر شاد و سەرکەوتوو بن.